مرۆڤایەتی لەدایکبوونی پێغەمبەری مسلمانان محەممەد درودی خوای لێبێ بەرز و پیرۆز بێ ئەم ڕۆژە لە سەروەر و ڕێریشاندەری مرۆڤایەتی محەممەد درودی خوای لێبێ بۆیە ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە خۆمان و لە مسلمانان و بە تایبەتیش مسلمانانی کورد دەکەین کە لەم ڕۆژەیە جارێکی تر پێکەوە ژیان و دووپاتکردنەوەی خۆشەویستی لە نێوان یەکترا و ڕێزی مرۆڤایەتی جارێکی تر دەست پێ بکاتەوە. بێگومان هەموو ساڵێک لەم ڕۆژەیە مسلمانان بە شێوەیەکی گشتی وەکو جەژنێکی پیرۆز وەکو ڕۆژێکی پیرۆز یادی ئەم ڕۆژاکەنەوە دووپاتی خۆشەویستی دووپاتی کۆمەڵایەتی و پاراستنی کۆمەڵێ نەریت و زمان و ڕفتاری یەکتر لەم ڕۆژەیە. بۆیە ئێمە ژەمڕۆ بە باشمان زانی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین تاوەکو چەند گرنگە لەم ڕۆژەیە زیاتر خۆشەویستی لە نێوان یەکترا دووپات بکەینەوە ڕێزی یەکتر بکەین و بتوانین زمانمان بپارێزین ڕفتارمان لەگەڵ یەکتر جوانتر بێ و بتوانین هەوڵ بین بەخشینمان هەبێ کە زۆر زۆر گرنگە بۆ نێوان مسلمانەکانە بۆ ئەوەی کە بتوانین ئەو کەسانەی کەم دەرامەتن یارمەتیان بدرێت لەو کەسانەی کە توانن بە شێوەیەکی باش توانن لە ڕێگەی کەلوپەل و لە ڕێگەی مادی شۆبێ یارمەتیان بین. ئێمەش گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەباس قەدر وەکو مامۆستای ئاینی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. مامۆستای جان زۆر زۆر بەخێر بێ. سەرەتا پێمان خۆشە لەم ڕۆژەیە پەیامی خۆت بڵێ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس و ئستایش بۆ زاتی پاکی پەروەردگار درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم و لەسەر یار و یاوەران و شوونکەوتوانی بێت بەگشتی تا ڕۆژی دوایی لەم ڕۆژەدا کە ساڵ ڕۆژی لەدایکبوونی گەورەترین مرۆڤی سەر ئەرزە ناو مرۆڤایەتیە و خۆشەویستترین مەخلوقی خوای پەروەردگارە کە پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد الموستەفایە و گەورەترین پەیامیشی هێنا بۆ مرۆڤایەتی کە قورئانی پیرۆزە و بەهۆی ئەو پەیامە گەورەیەوە کە گەورەترین پەیامە کە قورئانە و خۆیشی خۆشەویستترین و ئەزیزترینی مرۆڤەکان لەسەر ئەرزا خوای گەورە لە ڕێز و بەرەکەتی ئەو مرۆڤە بە ڕێزەوە کە پێغەمبەری ئیسلامە حەزرەتی محەممەد الموستەفایە و ئەو کەلامە پیرۆزە کە دوایین پەیامە و گەورەترین پەیامیشە کە نە لەوە پێش و نەوە لە دواش هیچ پەیامێکی لەوە گەورەتر نەهاتوو نەبوو نابێتەوە. ئێمەش بووین بە چاکترین ئومەت باشترین ئومەت و پڕخێرترین ئومەت و خۆشەویستترین ئومەت لای پەروەردگار هەڵبەتە ئێمە باسی چاکەکانەکەین چاکەکارەکانمان. بۆیە لەم ڕۆژەدا پیرۆزبایی خۆم لە سەرجە مسلمانانەکەم لەم یادەیە و ئومێدەوارم ئەم یادەی کە ئێمڕۆکە یادی 12 ڕەبیع الئەوەل و یادی لەدایکبوونی ئەو پێغەمبەرە ئازیز و خۆشەویست و سەروەرەیە ئەم یادە بێتەوە بە مایی زیندووکردنەوەی ئاکار و ڕفتارە جوانەکانی پێغەمبەری ئیسلام لە خۆمانە و ئەخلاقیات و ژیانمان بڕازێنینەوە بە ئەو پەیامە گەورەی کە ئەو هێناوێتی بۆ مرۆڤایەتی و کە هانی داوین لەسەری بین. ئومێدەوارم کە مسلمانان ساڵی داهاتوو لە ئێمڕۆوە کە ئەو یادەیە مسلمانان بکەونە خێر و خۆشیەوە بە دوور بن لە بەڵام موسیبەت و فیتنە و ئاژاوە و دڵتەنگی و ناڕەحەتی و ناخۆشی. ئیشەڵڵا دەستە خۆش بە مامۆستا بێگومان ئەمڕۆ کە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەبێ محەممەدە ئەوەی کە لەسەر شانی ئێمە مسلمانانە ئێمە چۆن ئەم یادە بەرز و پیرۆز ڕاگرین ئێمە هەر لە ماڵەکانی خۆمانەوە پێویستەکە ئەمڕۆ چۆن ئەم یادە بکەینەوە. بەڵێ دیارە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم کە هاتووە کاتێکیش کۆتا ئاەتی قورئانەوەی کە خوای گەورە نادی خوارەوە فەرمێ ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم واتممت عەلەیکم نیعمەتی. کۆتا ئاەتی قورئانەوەی کە فەرمێ ئێمەم ئاینەمان بە کامڵی هەموو بۆ ناردووی هیچ نەماوەکەوا ئێمە بینێرین بۆ سەر زەوی بە تۆیە کە تاکو مرۆڤایەتی پێویستیان پێی بێت. بۆیە هەموو پێداویستەکانی سەر مرۆڤایەتی لە ڕێی قورئانەوە یان لە ڕێی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیاندوێتی. ئەویش ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ویستوێتی بێمە بگەیەنێت ئەو بۆکەوە هێناردوێتی بۆ ئەوەی کەوا لە مرۆڤایەتی لەسەر ئەرزا لە خێر و خۆشییا بێت بۆ ئەوەی کەوا مرۆڤایەتی بە ئاشتی بژی و ئەو بەریەکەوتنانەی کە ئێمڕۆ کە دەبینین لە ناو گەلانە لە ناو میلەتانە جا تەعەسوبی قەومی بێت تەعەسوبی مەذهەبی بێت تەعەسوبی ئاینی بێت ئەم تەعەسوبانە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر یەکە و هەموو یاسا و دەستوری خۆی پیشان داوێنی و ڕێنمونی کردوین بۆ ئەوەی کە ئێمە لە هەر شوێیەک بین بزانین چۆن هەڵسوکەوت دەکەین بۆ ئەوەی کەوا نەبینە
ئازار و ناڕەحەتی بۆ چواردەورمان بەڵکو ببین بەمای خێر و خۆشی و ڕەحمەت بۆ چواردەورمان هەر بۆی ئیمامی ئەبوبەکر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ وتەیەکی جوانی بەناوبانگی هەیە فەرمێ من ئەگەر دەستە ڕەشمەی وشترەکەم لێون ببێ لە قورئان ئاگەڕێمەی دۆزمەوە دیارە دەستە ڕەشمەی وشترەکەی حەزەتی ئەبوبەکر خۆ لە قورئانە باز نەکراوە کە لە کوایە و چۆنە بەڵام بەسیەوە یعنی شتێک نەماوە کە لەم ئاینی پیرۆزەیە ئەگەر لە قورئانی شانە بێت لە ڕێی فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەویش هەر وچەی خوای گەورەیە و وتەی خوای گەورەی لەسەر زبانی پێغەمبەر کە فەرمی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر شتێکە فەرمێت ئەوە شتێکە کە ئێمە پێمان وتوە هیچ شتێک لە خۆیەوە ناڵێت بەڵکو لەسەر ئێمە خسومانتە سەر زبانی کە بە شێوەی فەرمایشت بیفەرمێت باشە مامۆستا تا چۆن گرنگە لەم یادە پیرۆزەیە لەم ڕۆژە پیرۆزەیە مسلمانان لەسەر جەمجیهانە و بە تایبەتیش مسلمانە کوردەکانمان کە ئێمە وەکو نەریتی خۆمان نەریتێکی کۆمەڵایەتیمانەیە هەمیشە هاوکاری یەکترین هەمیشە ئەو کەسانی کەم دەرامەت بوون هەمیشە هەوڵمان ناوە لە بۆنەکانە لە جەژنەکانە بتوانین دەستی هاوکاریان بۆ درێژکەین تا چەند لە دینی ئیسلامە لەم ڕۆژە پیرۆزانەیە گرنگە ئاور لە خوشک و براکانمان بینەوە گەر کەم دەرامەت خۆی لە یادی مەولووە منە مێشتێکی تیژ بڵم خۆ یادی مەولوو ئیمڕۆکە کە یادی لەدایکبوونی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یادی وفاتیشێتی یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 12 ڕێبیع الأوەلی ساڵی 571 زاینی لەدایک بووە هەر لە 12 ڕەبیع الأوەل یعنی هەمان ڕۆژ ئیمڕۆکە لە ساڵی 632 کۆچی کە میلادی بەرامبەر بە 11 کۆچی وفاتی کردووە ئێمەی کورد نەریتێکی زۆر جوانمان داهێناوە لە سوڵتان مزەفەرەدینەوە کە لەم ڕۆژە چکە لەناو میلەتەکانی ترا نەبووە و ئەم شتەش پەرەی پێدراوە بەردەوام بووە لە زمانی هەتا هاتوو بە ئیمڕۆی ئێمە کەوا لە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوانە بە بۆنەیەک بۆ ئەوەی لەو ڕۆژەدا خەڵکی بانکێش بکەن نانیان بدەنێ داوەتی بکەن لە ماڵەکانی خۆیانە و زیاتر هەوڵیان داوە زیاتر شتەکان گشتی بێ ئەو خەڵکانەی کە توانا و داراییان باشە بتوانن کەوا نان و چێشت و ئەوە ساز بکەن و خەڵکێکی بۆ بانگ بکەن و بە ناوی مەولودیەوە یعنی بە ناوی یادەکە و کە یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە خۆی لە خۆیان هاندانێکە بۆی کەوا لەو ڕۆژەدا زیاتر خەڵکی بتوانن کەوا لا بکەنەوە لە خەڵکی فەقیر و هەژار و نەدار تاکو کۆمەکیان پێ بکەن و هاوکاریان بکەن کاتەمەوەکو نەریتێکە کابێ لەم ڕۆژەیە زۆر کات خانمان بە تایبەت زۆر گرنگی بەم ڕۆژیان مامۆستا لە ماڵەکانی خۆیانە ئیتر ئەو خواردنی کە زۆر زۆر تایبەت بێ بۆ نمونە ئامادەیەکان لەگەڵ ئەوەشا زۆر کات بۆ نمونە ئەیبم بۆ ماڵە دراوسەکانیان پێشکەشی ئەوانیەکان شیرینیە بەخشنەوە ئەمانە نەریتیان چۆن ئەمە وەکو سنت نییە ئەمە نەریتێکە وەکو ئەرزمکردن لە کوردەواری خۆمانە لە زمانی سوڵتان مزەفەرەدینەوە کە دەستی پێکرد و داهاتووە و بەردەوام بۆ تاوکو ئیمڕۆ نەریتێکی جوانیشە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیێ من سن سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها إلى يوم القيامة هەر کەسێک شتێکی باشە دابێنێت کارێکی باشە دابێنێت کە لەوە پێشیش نەبووە ئەفەرمێ ئەوە پاداشەکەی بۆ خۆیەتی و پاداشەکەشی بە دوای ئەویش هەر کەسێک چاوی لێ بکات و بەردەوامی لەسەری پاداشی لەویش بڕێکی پاداشی ئەویشی بۆیێت هەتاکو ڕۆژی قیامەت هەتا ئەو کارە خێرە بەردەوام بێت بە پێچەوانیش وەر کەسێک کارێکی خراپ دابێنێت شتێکی خراپە دابێنێت کەوا زەرری هەبێ بۆ خەڵکی بۆ مرۆڤایەتی بێزگەرەوەی کە گوناهی ئەگاتێ و گوناهەکەی لەسەرەتی و لاستوێتی گوناهی هەموو ئەوانشی لەسەرەکەوا دوای خۆشی چاوی لێکردن بەردەوام ببێ هەتاکو ئەو کارە بەردەوامی هەبێ لەسەری ئەو داهێنانە گوناهە ئەمە ئێمەش کارێکی چاک و داهێنانێکی باش و داهێنانێکە کەوا کۆمەک و یارمەتیە بە فەقیر و هەژار و بە خەڵکی و مای محیبەت و ئولفەت و برایەتی و تەبایشە چووکە تۆ لە مەجلیسانێکە مەسەلەن من ئەمشەوەکە لە مەجلیسێک بووم لە یادی مەولودیە لەوانەیە 1000 کەس زیاتر کۆ بۆ تۆ لێ ئەم 1000 کەسە خەڵکانێکم بینیوە کە لەوانەیە بە چەند مانگێک لەوە پێش نەمبینی بن ویان نەمتوانی بێ بیبینم بۆم نەکرا بەڵام لێوە کۆی کردوینەوە ئەمە ژمایی هەم صاف بوونەوەی دڵەکانە مای ئولفەت و محبەت و خۆشەویستیە و ناندانێکیشە بۆ فەقیر و هەژاران و خۆشەویستیەکە و باش ئەوەش کە جەناب بدە فەرمیم دادەی فەرمێت هاوکاری بۆ بەر و جیران و بردننی ئەوە ئەمش عادەت و نەریتێکی جوانە چووکە جیرانەتی کێ لە سیفاتەکانی جیرانەتی ئەوەیە کە ئینسان جیران ئاگای لە جیران بێت
بە پێچوانەی حاڵەتی مرۆکە خەریکە دیاردەیە دروست دەبێتەوە جیران ناگات لە جیران نییە و ناوی نازانێ و یعنی جاریوات چەند ساڵێکن بەیەکەوە جیرانن تا ئێستا نەچۆتە ماڵەکەیانە و نەهاتوتە ماڵی ئەمانە لە ئیسلامە چکە پێغمبەر صلی الله علیه و سلم زۆر ئامۆژگاریمانەکە کە ئاگامان لە دەرو جیران بێ و بەدەمیانەوە بین و چکە لەوانەیە ئەو جیرانەی تۆ فەقیر بێ و دەستی کورد بێت و وەزعت باش بێ بۆی کەوا بەدەمی بۆ هاوکار بی چکە ئەو چاوی لە دەستی تۆیە. باشە کەواتە لەگەڵ ئەوەی کە چەند گرنگە تۆ چاو لەو کەسانە بێ کە کەم دەرامەتن لەگەڵ ئەوەشا چەند گرنگە مامۆستا لەم ڕۆژەیە هەوڵ بین پێکەوە ژیان دروست بکەینەوە هەوڵ بین زۆر کات هەیە لە کەسێکی نزیکمان یاخوو بە بۆنەی کارەکەمانەوە یاخوو لە شوێنەکەمانە لەگەڵ خەڵکارێکی ترا ناکۆشیەکەوە تۆتە پێینمانەوە لەم ڕۆژەیە کردن ئازایی هەبێ و لەم ڕۆژەیە ڕەفتاری خۆمان بگۆڕین بزین چۆن لەگەناو خەڵکی و لەناو خێزان و لەناو دراوسەکانیشمانە چۆن ڕەفتارەکەین ئەمە تا چەند گرنگە. بەڵێ خۆی حتا تەنانەت لەگەڵ خەڵکی غێری دینیشە. بەڵێ خوای گەورە فەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين. خواهي گەورە لێتان ناگرێت گلەیتان لێ ناکە بەڵکو پێی خۆشەکەوە کەسانێکەوە با لەسەر دینەکەی تۆش نەبێ با لەسەر ئاینەکەی تۆش نەبێ و دینێکی تریش بێت بەڵام زەرەی بۆ تۆ نەبوو شەڕی لەگەڵ تۆ نەکردووە تاکو دژایەتی دینەکە بکات و دەربەدەریشی نەکردوی ئاوارەی نەکردووی لە وڵاتەکەی خۆتا و دەستی نەبوو لەوانەیە با خەڵکانێکی تیژە بێت لەسەر دینی ئەو بێت ئەمە ینی چکە جایمە لەبەرەوەی کەوا ئەم کەسا غێری دینی ئێمەیە ئەمە یەهودیە بەڵام لەبەرەوەی یەهود لە فەلەستین مەسەڵەن لێ کێشەی هەیە لەگەڵ مسڵمانانە ئێمە لێرەوە ڕقمان لە جیرانەکەی خۆشمان بێت یان کابرا لێرە تەنجمانە مەسیحیە ئەگە مەسیحەیەک لە وڵاتێکی تر حیزبێکی مەسیحیان دەسەڵات لەوێ لەگەڵ مسلمانان کێشایی بە مەشاکیلی بۆ دروستکە ئێمە لێ ڕقمان لە بێ خوای گەورە فەرمیێ لێتان ناگرێت ئێوە ئەن تەبەڕوهم وتقسطوا إليهم کە ئێوە چاکان لەگەڵ بکەن هاوکاریان بکەن دەستگیریان بکەن و لەگەڵ یانە دادوەر بن بە عەدالەت بن لەگەڵ یانە یعنی عەدالەوەی کە تۆ ئەوە خینی کردووە ولا تەزیر وازرة وزر أخرى کەس گوناهی کەسەڵ ناگرێ ئەمە بۆ کەسێکی بێگانە جاوەرە بۆ کەسێکەوە تۆ فەرمی کەسێکە مسلمانە جارویە هاوزمانی خۆتە هاودینی خۆتە بەڵام عاجزیەک دروست بووە و کەم و کوڕیەک لە بەینا شتێک ڕوویداوە بەڕاستی هەر لە ئەسلی ئیسلامە دروست نییە ئینسان لە 3 ڕۆژ زیاتر دەنگدا ببڕێ هەر دروست نییە حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ عیبادەتەکانیان خوای گەورە هەموو ڕۆژی دووشەمە و پێنجشەمەیەک عیبادەتەکان بەرزە بێتەوە یەو کەسانە کە دیندار و خواناسن بەرزە بێتەوە بۆ ئاسمان لە ئاسمانە لەوێ وەستی ئەو کەسانە هەمووی قبوڵە بێ وەرەگیرێت تەنها خوای گەورە فەرمێ تەنهای ئەوانە بوەستێنن وەکو حیجزێکیان سەرخەن ئەوانەی کەوا دەنگیان بێکەوە دابڕیوە هەتاکو ئاش دەبنەوە کەی کە ئاش بوونەوە ساکە خوای گەورە کردەوەکانیان وەرەگیرە و لیان قبوڵەکات لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلامە دروست نییە لە 3 ڕۆژ زیاتر هەتا زووتر بێ چاترە بەڵامیتر لە دوای 3 ڕۆژەکە چکارگاتە ئەوەی کەوا عیبادەتەکانی بەرزە بنەوە شەممە یەکشەممە دووشەمە جمعە شەممە یەکشەممە دووشەمە کە گەشت دووشەمە بەرزە بێتەوە کە بەرز بۆی تر ئەوەستێ لەبەرەوە ئێمە هەوڵ بین نەک هەر لە مناسباتانە ینی لە هەموو کاتەکانە قەت نێڵیم بگاتە 3 ڕۆژ کە ئێمە لەگەڵ ئەو کەسانەیە کەوا دڵنیگارانێک دروست بووە ئەگەر بێت و ئەو کەسەی کەوا دەست پێش خەریژە کات ئەو کەسێک دەست پێش بۆ ئاشبوونەوەکە خێری گەورە بۆ ئەو کەسەیە جاری وایە ئێمە هێندێشت هەیە لە دڵمانە قورسە بەلامانەوە وەڵین کاکە ئەوە پچووکیە کابرا بە بچووکە مەزانێ ینی کابراڵی خۆی پشکۆلە کردوێتە بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ليس الشديد بالسرعة پاڵەوانە ئەو کەسە نییە خەڵگای بەرزەوە ئینەمە الشديد الذي يملك نفسه عند الغضب پاڵەوانە ئەو کەسەیەکەوە خاوەن مافە کەسێک دڵی هەشاندووی عاجزی کردووی بەڵام تۆ لێ خۆشە بی چاوپۆشی لێکەی و لەگەڵ یا قساکەیت و مەرحەبایەکەیت و گەرنی ئازاکەی لەبەرخوا پاڵەوان ئەو جاتۆ پێغەمبەر فەرمێ پاڵەوان ئەو کەسەیە کەوا چاوپۆشیەکە زوڵمێکی لێ کراوە هەڵەوکەم و کوڕێکی بەرامبەر کراوە بەڵام تۆڵە ناکاتەوە ئەم دڵی گەرن ئازای لەگەڵاکە و ئاژە بێتەوە لەگەڵ یا و چاوپۆشی لە مافەکەی کات یان لەو قسەیەکە کە بەرامبەری کراوە ئەو پاڵەوانە بۆیشە لە ناو مسلمانان ئەو خەڵکانە دایمە پێغەمبەر صلی الله علیه و سلم سوێنی خوارد لەسەر ئەوە فەرمیێ 3 شت هەیە سوێنی خوارد لەسەر چیوانە فەرمیێ ئینسان بە عەفوکردن هەر گەورە بێ قەت پێشکۆلە نابێتەوە ڕاستە لە دڵی خۆتاوە لەوانی واقعین پێڵێ ئەو وام سەیرەکە بەڵام نە
کاتێک گەزان لە چای مسلمانانە ئەم کەسە لە زیاتی پێ بچووک بێتەوە ئەم خەڵک کاتێک گەزان ناو خەڵکا کەسێکی بە هەیبەت و بە شخصیت و پێی گەورابێت بە پێچەوانەوە زۆر باشە کاتە مامۆستا لە قورئانی پیرۆز و لە سەرجەم فەرمودەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پڕن لە باسکردن لە کار و کردەوەی جوان چۆن باز لە زمان و گفتار کراوە بە تایبەت کەمێک بیبەستینەوە بەم سەردەمەی ئێستاوە ڕەنگە زۆر کات مامۆستا دوو کەس کە قسەشیان هەبوو بێ پێشتر تۆ لە ڕێگای باسکردنی شتێکەوە تۆ وا بکەی کە ئەو کەسە ڕقێک بەرامبەر بەوەی تریان هەڵگرێ کاتە چەندە گرنگە ئێمە زمان و گفتارمان پارێزین بەڵێ جارێ پێ سەڵام کاتێ باسی ئەومان بۆ کات کە ئێمە ئەخلاقمان چۆن بێت أفرمه حاسنكم خياركم وحاسنكم أخلاقا شاكرين تانا وكسيك الروشتي جوان بي أخلاقي جوان بي بتايبتي الزبان شو كالزبان في عمصة صلى الله عليه وسلم كاتي الزبان أفرميه دوشت هي أقالي إيوه أم دوشتن بو باريزن من ضامني باشتان بوكم إيوه ضامني دوشتن بو بكن كبكاري نين بو خرافة بله يكم يا زبانة دو هميشان حاشا للرجلاتان عورته يعني فاحشه أوا يوم أم دوانا موظام كان كخرابي بينا كان من ضامني بهشتان بوك يعني أقول كم كوريك اشتبه بس وده عبادة كان كبير فرض كان جبجة كبير أقول كم كوريك يشتبه بيلا اشتكى على نيوزك على رجوك على اشتكى على ملا ولا من ضامني بهشتان بوك كواتا يكمل شان بس باند سبيكا بله من يضمن ما بين لحيه وما بين رجليه بيني اسم الله يعني بيني مبسي كزبانة بوي الزبان وقت عليه درويني كذا كان كات بله حتى في عنصر الفرماش كفرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت كسك إيماني بخوا وروجي دواي هي يعني باقصي ساق بكأنك قصي ساق نازاني بابي دنبي شكي بيدنجي كش بوي عبادته هر بێدەنگیش کە هیچ نەڵێ کابرا عیبادەتە بەڵام کە دەمی کردەوە ئەگەر قسەکە باش بوو ئەوە خێر و ساوی زیاتری هەیە ئێگە خراپ بوو یەکسەر لەسەر نووسێ بۆیە کوردەواری جوانی وتەوە شەی ئەڵێ قسە کرد ئەڵێ قسە نەکردن زێڕە کە کردە زیوە یعنی گە جوانیش بێت زیوە ڕاست ئەگەر جێگاش بگرێ چونکە لەوانەیە جاری وا قسەیەکەکەی ئەگەر برینارکردنی کەسێکی تیابێ عاجزی کەسێکی تیابێ هەر بۆی پێ سەڵ حەدیثێکە هەڕەشەکە فەرمیێ هندی قسە هەیە ئێوە نازانن جاری وای ئینسان بەیەک وشە ئاگای لە خۆی نییە ئەم قسەی نازانێ فڕێیە ئیباهیمالی فڕێە ئەم قسەی لە مەجلیسێکە ئەم قسەیە هەفتا پایزی خاتە قوڵای جەهەنەمەوە چکەم قسەی فیتنەی لێ بەرپا بێ تۆ جاریا بۆ یەک قسە بووە دژمناتیی گەورەی لێ پێیا بووە ماڵێک ژنومێر دێک جابوونەوە 4-5 ماڵ سەرگەردان و ماڵوێران بووە بەیەک وشە کە کابرای فڕیا بە نەزانی ئافرەتێک فڕیا بە نەزانی لە مەجلیسێکە لە شوێنێکە قسەکە وای کردووە خۆها مەژ نییە دوو عایلش لێک هەڵۆشانەوە لێک ترازاون و دوو خزمەتی و دوو بنەماڵش لێک ترازاون و هین دروست بووە بۆیە ئەم هەفتا پاییزە بە خوڕانی کە پێغەمبەر جاری واڵ جا کاکە قسەی چیەوە پێغەمبەر فەرموو بێ بۆ وایە ئەوەیە قسەیەکە جاری وای لێکاو ئینسانە هەفتا پاییز بخاتە ناو قوڵای جەهەنەمەوە چکە کۆمەڵی خەڵک بێ سەرپەرشتیار و ماڵوێران و دەربەدەر بێ ژنومێر لێگە پسڕەنجی خۆیان ناگرنەوە دوو بنەماڵە جاری دژمناتی لێ پێیا بووە زانی جاری بۆ لەسەر قسەیەک دژمناتی گەورە بۆ نزیکەی 20 پیا و زیاتری تیا کوژراوە هل سقزيك في الرياء وكسيكي نزان لما جيسيكا باشا اما بويا بفرمي بلا ما في شوانك شيوا افرمي اگر قسيك جاري يقصى تو قسك باش بيت نازاني اقسي لويات شن تاثيري هي شن كاريجر بو كسكاني جاري واغور قسكان راسته كاريجري قسكاني خلقكاني قرصاي قسكاني كاريجري هي بيقص جاري واتو سريكي عدالتك بربابي لشوينكا کۆمەڵی دزی و ڕاوڕوو لە شوێنەکە کۆتایی پێدێت کۆمەڵی خراپە کۆتایی پێدێ کۆمەڵی خەڵک هانەدەی چاو لە تۆ بکە لا بکاتەوە لە کۆمەڵی فەقیر و هەژار و نەدار بۆیە فەرمێ جاری واشێت و شەیەکی نازانی بقسەی تۆ چەند تاسیری هەیە و هەفتا پایزە خاتە ناو قوڵای باشتەوە لەبەرەوە بەڕاستی زمان بۆیە عەرەب ئەڵێ لیسانك حیسانك زبانەکەت ئەسپەکەتە ئەگەری بە ئەسب بەرەڵایکی ئەسبەگە بەڕڵایکی ڕوا سەرکەش ئەڕوا بە کەیفی خۆی ڕوا بچوە ئەڕۆ نازای بەڵام ئەگەر ڕەشمەکەی بەدەست خۆتەوە بوو ئەیتر نایڵی کە بۆیە فەر لیسانك حیسانك ئەگەر لە زبانت بێکە لە کاتی وتوێژ و قسەکردنا باشە زۆر کات
وەکو کەسانەی کە مسلمانن نوێژەکان فەرزەکان بەجێهێنن لەگەڵەوەی کە زمان ئەمەنە کاریگەری هەیە زۆر جار لە توانایەتی دوو کەس ناکۆچیان هەیە یامە کۆمەڵێک پێویستیان بەوەیە کە ئەم ئەتوانێت چارەسەری کێشەکەیان بۆ بکە بێ ئەوەی مادیشی تێبچێ هەر لە ڕێگەی گفتی خۆیەوە ئەمە تا چەند ئەرکە ئەتوانێت لەگەڵ فەرزەکانی وەکو کارێکی باشە بە ئەنجامی بگەێنێت دوو کەس بەیەک بگەێنێتەوە کێشەیە لە کێشەکان چارەسەر بکات ئەمە وا کات کە ئیتر کۆمەلگایەکی باش بێت و بێ کێشە بێ ئەمە تا چەند پێویستە مامەسە بێگومان ئەوەش کارێکی زۆر پیرۆز و گەورەیە ینی بگرە ئەو کەسانەی کەوا دایمە خەریکی شەو نوێژن و بە ڕۆژیش خەریکی بە ڕۆژوون و لە عیبادەتان بەڵام کەسێک هەیە لەو لاوە فەرزەکان جێبەجێیەکە بەڵام خەریکی ئیسلاحی ذات البینە ڕێخستنی خەڵکی بینی جامە لێرەوە مێ سوپاسی کۆمەڵێوەچی جوان هەن لە ناو میلەتی کووردا کەوا لەبەر خاتری خوا خوش گەورەی کردوون و قسان مەسموعە و گوێ لێ گیراوە لە ناو خەڵکیە کە دەیان و سەدان خوێنیان کوژاندوتەوە کە ئەوەی ئەوان کردویانە لەوانەیە بە دادگاکان چکە دادگا تۆ خەڵکێک گەیبێتە سژنەوە لە سژنا جاری سەرەکێتە دەرەوە نەمان بیستە خەڵک چۆتە سژنەوە فێریشتی خراپتر بۆ کاتر دەرەوە لەبەرەوە سژن چارەسەر نییە بە تەنیا ئەو ئیسلاح جاران سزنەکان ساب و ئیسلاحی کیبار و لە زمانی حکوومەتە ئیسلاحی گەورەکان و ئیسلاحی بچووکەکان و سژن دەبێ وا بێتەوە شوێنی ئیسلاح بێ ینی چاکردنەوەی خەڵک بێت بۆیە بەڕاستی ئەم کۆمەڵەوە ڕیشسپی و هینانێک لە ناو کوردەواریە کۆمەڵی خەن وەکو دەمسپی و ڕشتپیکەوە ئەم کێشانە حەلەکەن من سپاسیانەکەم ئەمانە بەڕاستی زۆرێک کێشانە کۆڵ حکوومەت و دادگاکان و ئەوانش کردوێتەوە و بوونە هەوێنی ئاشتەوایش لە ناو کۆمەڵگایە بۆیە مسلمان بەڕاستی لەگەڵ عیبادەتەکەگەرەوە بکە بابزانێت ئەوە ئەو کارانە لە شەو نوێژ و ئینەکە گەورەترە لە شەو نوێژ و ڕۆژەکە گەورەترە ڕۆژوی سونەت و ئەو شەو نوێژە کە ئەویش سونەتەوە شەوەی کات ئەو کەسێکەوە ئەوە ناکاو لە بەروی هیلاکوماندووە پ ناتوانێت شەو هەستی و بە ڕۆژ کە خەریکی ئەو کاری خێرا بە ڕۆژی بە ڕۆژوو نابێت لە بەرەوەی مریسیەکەەوە نانەخوا لەگەڵ یان ناو خەریکی سوڵح سەلاحەتە کاریم گەورەترە لەو لە بەرەوەی ئیسلاحی ذات البین زۆر گەورەیە هەر کارێ بۆ ئەو کەسێ بۆ کارانە هەڵسێ با دڵنیا بێتکەوە لە ناو خەڵکا پێی گەورا بێت لای خوا پێی گەورا بێ بێت یەکێک لەو بەندانێکەوە لای خوا خۆشەویست دەبێ و خی گەورەش حەدیثێکا فەرمیێ خی گەورە ئەدا بە گوێی جوبرایل فڵان کەس من خۆشەوێ ئەڵێوان خۆشم میسخور پەروەردگار ئەڵێ دەی بە گوێ هەری ئاسمانەکانی چاوڵێ خوا فڵان کەسی خۆشەوێ جوبرایل بانکە لە هەری ئاسمانەکە ئەڵێ فڵان کەس خوا خۆشیەوێت ئێوەش خۆشتان بێ ئەڵێ خۆشمانویست دەڵێم خۆشەویستێ دابەزێنە بۆ سەر ئەرس بۆیە جاریوا خەڵکێکی تو نایناسی هیچ چاکێکی بۆ نەبوو هەر ناوی بیست و بەڵام لەبەروی چاکە بۆ خەڵک لەگە خەڵکا باشە ئەڵێ وڵا یارمەتی فەقیرەیە خەڵکی سوڵح و سەلاحەتە لە شوێنی کێشەیەگە بێ دەستگیرۆیەکە هەر لە خۆتۆ توش خۆشت دەوێ ئەمە ئەو خۆشەویستیە کە خوا لە ئاسمان و دابەزێنێ بۆ سەر دڵی بەندەکان و حەدیثەکە باسیەکات زۆر باشە مامۆستا ببوورە سەرکۆ هەمیشە ئێمە وەکو مسلمان زۆر حەز بە خێر و خێراتەکەین بە تایبەتر لەم کاتانەیە لەم ڕۆژە پیرۆزانەیە بۆ نمونە ئێستا من بمەوێت ئەمڕۆ خێرێک بکەم چۆن بزانم ئەو خێرەی کە ئەیەم بە کەسی بەرامبەر شیاوی ئەو کەسەیە زۆر کادەڵان هەر کەسێک کە تۆ دەستی لێپان کردیتەوە تۆ گەر خێرەکەی بیتێ ئەو خێرا ئەگاتە شوێنی خۆی چونکە تا احتیاج و محتاج نەبێ ئەم کەسە دەست لە کەسی ترپان ناکاتەوە ئەمە کەمە قسەمان لەسەر ئەم بابەتانە بۆ بکەی ئێمە چۆن بزانین ئەو خێرێکێکین شیاوە بۆ کەسە بەڵێ بەڕاستی ئیمڕۆکەس تێکەڵیەک هەیە ئێمەش گیرمان خواردو لە مزگەوتەکان بدەزەوەکەوا خەڵکانی گیان بوشە بەعادەت و خولیان ینی من ناڵم تیای نییە لەوانەی خەڵکی یەکتیابێ فەقیر وەژە بەڵام خەڵکێکن سەرەکەی گەنجە توانای ئیشوکاری هەیە دەستپانەکاتەوە جاری ئەم ناڵێکی ساوای بشکۆلەی پێ بۆی عاتیفەت بژوڵێ بەڵام زۆر جابەدەوە دەچوونمان بۆ کردو مشتوانیە ڕاز نییە جا لە ئافرەتانیش و لە پیاوانیش دەبێ حتا تەنا خەڵکانێک هەبووە جابۆیە حەدیثێکی پێغەمبەری فەرمی هەر کەسێک دەرگەی سوال لەسەر خۆی بکاتەوە پێویستی پێی نەبێت دەرگەی سوال لەسەر خۆی بکاتەوە پێویستی پێی نەبێت ئەفەرمێ پێغەمبەر فەرمێ و کەسە بە فەقیریە مرێت پێی دەوڵەمە نابێت فەقیرە بێ بۆیە بیستمانە خەڵکانێک هەبوون لە دوای مردنی خۆیان بینیوانە خەڵک یارمەتی داون و فەقیر بوون و دەستکور بوون و نانێکی خۆشیان نەخوارد و ژیانێکی خۆشیان نەبوو کەسی دوای سێکەن لە جل و جۆڕەکەی وڵا دوو دەفتەری تیا بوو وڵا 10 میلیۆنی تیا بوو وڵا 20 میلیۆنی تیا بوو ئەو 30 میلیۆنی تیا بوو سیرەکەین پارەی خاڵی ناو جل و جۆڕەکانە کەسی بە شڕ و دڕی و بە داماوی و بە
بۆ حاڵۆ ژیاوە مردوو ڕۆیشتووە نە لە لیباس و ژلوبەرگا پێوەی دیار بووە نە لە خواردنیا پێوەی دیار بووە نە لە مەرکەب و موبیلیا پێوەی دیار بووە بەو حاڵەوە مردووە کە سەیری کشن ئەو پارەسی دەوری هەیە ئەو حەدیسەکەی پێم کە فەرمە فەقیریە مرێت و فەقیر فەر چییە تۆ لێ بەجێ هێشتووە پارەکە بەجێما بۆ خۆی ئیسفادی لێ نەکردو هەر کۆی کردوێتەوەکو لەگەڵ حرمەت و ڕێزم بۆ محاسیبی باخەکان وکو محاسیبێک هەر پارەژماردنەکەی بۆ ماوەتەوە ڕاست زۆر باشە مامۆستا لەگەڵەوەی کە لەم ڕۆیە بە تایبەتی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە مسلمانان بەگشتی لەناو بازاڕەکانە قرەباڵغێکی زۆرەیە خواردنێکی خوانێکی خۆش دروستەکەن ئێوارە بێکەوە کۆبنەوە بەڵام هەندێک مسلمان بەمەوە ناوەستێ ئەگەر درامەتی باشتر بێ هەڵ ئەسێ سفرەیەکی کراوە ترەکاتەوە بۆ فەقیر و هەژاران پاربینیمان هەندێک لە مسلمانان چوونە کەمپەکەی ئاربەت لەوێ بەبێ جیازی لە دینەکانە سفرەیەکیان ڕاخست و خوانێکیان بۆ ئەو خەڵکە دروست کرد ئەمە چەند گرنگاگەر تۆ توانات هەبێ ئەم خێر و خێراتە بکەیت بەڵێ زان بەشی دووهەمی ئەو خوشکە جوابەکەی وەرنەگرتەوە پێشەوەی بەزە جوابی پرسیارەکەی جەنابەت ئێمە پێویستە بگەڕێ بەڕاستی من لە مزگەوتی ژوتومە ڕجاان ئەمانە فێری سواڵیانەکەین پارەمێن بە سوال کرد بەڵکو لەگەڵ یانە بچن یەکی بچێ لەگەڵ یانە جێگەڵ ڕێگەکەی ببینێ ئەگەر محتاج بوو بۆی کەوا یارمەتێکی وای بدەن کە پێویستی پێی نەمێنێت کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێک کاتێک تۆ کەسێک سێ کەس دروستە کەوا سوال بکات ینی پارە وەربگرێت یەکێک فەقیرێکی زۆرە سیان لە تایفەکەی لە بنەماڵەکەی خۆی بڵێن وەڵڵا فڵان کەس فەقیرە شاهیدی بۆ بن سیان لە بنەماڵەکەی خۆی کە ئێناسن سێ خەڵکی عاقلیش خەڵکی هیننا بڵێن وەڵڵا پێوی شایستێ ئەوە نەیبێتی تا پێی وەزعی پێی باشە بێت ئەوە نابدەوڵەمەند بێ یعنی وابێکەوەی لەو فەقیریە دەرچێ لەو کولە مەرگیە دەرچێ یەکێکەوە سوڵحەکە خەڵکی سوڵح و سەلاحەتە سوڵح و سەلاحەت دەکات خوێنێکی کوژاندوتە پێویستی بە مبلەغێکە ئەڵە کاکە ئادەی کاکە گیان تۆش ئەم خوێنەمان بەستووە ئەم کابرایە کەوا سوڵحەکەمان بۆ کردو پارەی نیوە خوێنە بات تووشی و مشکلێش بوو ئادی کاکە گیان تۆش خێرت دەگا تۆ وەزعی باشە 50 ڕقەمان بەرێ بۆی کەوا ئەو سوڵحەی پێ بکەیت ئەم حاڵەتانە دروستە ئەمە بگەڕی بەدوا فەقیرە ئەوەی جەناب ببێ مەسەب وەڵامی پرسیارەکەی جەنابیشت بۆ شوێنانەی کەوا هەم لە ئاەتەکە کە خوێن و باسم کرد کە خوا فەرمێ يعني حتى تنال غير مسلمان جفرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم خاصك أكتنانت إما وأنا زوربي زوريان هاوزباني خوشمانت يعني لبرا كردكاني خومانو مسلمانيشن حتى تنال قلت يا شيتي مسلماني جنبيت تو كابرا محتاجة فقيرة هاوكاري بيارمتي بها الخير دقا لا إخوة بود النسيه أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين خوات ساكاري خوجه دادوري خوجه وكسب عدالة لقد خلق عجولته أما عدالتي بيلا كتو خو تيربي خلقش حسكي تيربي أما كخوص فقير حسب فقيرية أو بكيتو حزنك يجبو فقيرية بجي لبروا أم سفري كراجار يا بلان نبر عربة كان لو عندو كمبانا بن كأوارد لبروا اشتكي زور شاكا كاريكي زور بيروزا وەکارێکی مسلمانانە و ئیماندارانە زۆر باشە مامۆستا بە شێوازێکی گشتی لە کاتێکا کەسێک کە بێت خێرێک بکات وا باشترە ئەو خێریکەی کات بیات بێ کە زیاخود نەخێرداوەشی کا بەسەر چەند هەژارێکە بڵێ شوێنەکەی زانێت جاری وایە مەبلەغەکەی ژەی زانێت جاری وایە تۆ کەسێک محتاجێکی هەیە کە پێویستی بە عملیاتێکە ئەم عملیاتە دکتۆر بۆی دانا و عملیاتەکەی چکە هەتاکو درێژە بکێشێت هەتاش و درێژە بکێشێت نەخۆشەکەی خراپترە بێت ئەم مەبلەغە پارەی کە هەیە ئەگەر ئەم کەسە یەکسێ عملیاتەکەی بۆ پێ بکات و لە زیاتی و بیا بە 4 کەس و بەڵام ژیانی کەسێکی پێ ڕزگارکە ئەو باشتر لەوەی کەوابی بەخشێ بە چەند نەخۆشێک ویچیان ئیسفادەی وای لێ نەکەن بەشی عیلاجی دوو کەسیان نەکات لەبەرەوە بەپێی کاتەکە و بەپێی شوێنەکە ئاگۆڕێت زۆر باشە کاتەما مۆستا لە کۆتایە وەکو دوایین پرسیار ئەمڕۆ کە یادی لەدایکبوونی سەروەرمان پێغەمبەر درودی خوای لێبێ ئێمە لە ماڵەکانی خۆمانەوە چۆن ئەم یادە جارێکتر بەرز و پیرۆز بکەین وابزانم لە سەرەتاشە ئەم پرسیارم ئاراستە کردی بەڵام وەڵامەکەم زۆر بە باشی دەست نەکەوت ئەو پێغەمبەری کە فەرمێ خوای وەصفیەکە فەرمێ وإنك لعلى خلق عظيم وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى وما أرسلناك إلا رحمة للعالمين خوا وصفك أبو الرحمة إما كبي يادي بكينا وياد كرنا وكمان براسي دبيت بتشنشي ويكبي كميان إما خومن كسيدي آكار ورفتاري بيغمر كان صلى الله عليه وسلم بيغمر شون بولا قال خزانة كانيا بيغمر شون بولا قال سكانيا بيغمر شون بولا قال دوروبريا لقال جيران كانيا لقال فقير وهجارة لقال إما شوابكين لقال عبادته خواناسي خويا شون ببرامر بخواي خوي
ئەو سونەتانەی کە جێبەجێ بکەین کەوا ئێمە سونەتەکانیە مراندومانە لەگەڵ جیرانەکانمان بۆ شێوازە هەڵسو کۆت بکەین کە پێغەمبەرە فەرمێ لەگەڵ هاوسەرمان بۆ شێوەیە کە ئەو لەگەڵ خێزانەکانیان بووە کە فەرمێ چاکترینتان ئەفەرمێ ئەوەیە کە بۆ خێزانەکانی چاک بێ بنش چاکترینی ئێوەم یعنی لەمتان چاکتریشم لەگەڵ ماڵ و مناڵیا لەگەڵ وەکو باسم کرد لەگەڵ کۆمەلگا و دەوروبەریە ئەوە پێویستە ئێمە لەم یادەیە ئەژنا بە تەنها بۆی کەوا بمانێ بڵین وڵات تەنها لقمە ببەشینەوە نقول ببەشینەوە و پاروێنان بین و بەڵام لە کات نە ئەخلاقمان گۆڕانکاری تیا بێت نە ڕەفتارمان گۆڕانکاری تیا بێت نە زبانمان گۆڕانکاری تیا بێت نە عیبادەتمان گۆڕانکاری تیا بێت بەڕاستی و یادێکی مردوو هیچ نێویش لە گۆڕانکاری هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت بە پاروێ نان و دوو لقمە و دوو چکرێت ئیشەکە چا نابێت بۆ بێت کەوا گۆڕانکاری ڕیشەی بکەی لە خۆمانە لە هەموو بوارەکانە دەسەکانی خۆش بێ کۆمەڵێ گفتوگۆ لەسەر ئەوەی کە چۆن ڕەفتار و زمانی خۆمان بپارێزین و چۆن هاوکار یەکتر بین و وەلەم یادە پیرۆزەشە بتوانی چۆن لەگەڵ یەک کاجارێکی تر پێکەوە ژیان و لێبوردەیمان هەبێ بەرامبەر یەکتر دووبارە دەستە خۆش سپاس بۆ ئامادەبوون ئەدوان جونە